پێش ئەو هەواڵە باسی ئەوم کرد کە کێشە بوو لەناو حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی ناوەند لەسەر تۆمارکردنی کۆمپانیەکان هەندێک گرفت هەبوو لەو بارەی وەفدێکی حکوومەتی هەرێمی کوردستان یاخود تۆمارکردنی کۆمپانیەکان سەردانی بەغدایان کردو. وەزارەتی بازرگانی هەرێم ڕایگەیاندووە دەستەی بازاڕەدارایەکانی عێراق ئامادەیان نیشانداوە بەکردنەوەی بازاڕی کاغەزدارەکان لە هەرێمی کوردستان ناردنی ژمارەیەک کادر و شارەزا بۆ هاوکاری هەرێم لە کاتی کردنەوەی بازاڕەکەدا. سەرچاوەکە ڕایگەیاندووە بڕیارداوە بە پێدانی مۆڵەتی بەشداریکردنی کۆمپانیەکانی هەرێمی کوردستان لە بازاڕی کاغەزەدارایەکانی عێراق. سەبارەت بەم بابەتە و بابەتەکانی دیکە لە ستۆدیۆی هەولێر میوانداری بڵند مەحموود بەڕێوەبەری تۆمارکردنی کۆمپانیەکانی هەرێممان کردووە کە وەکو وەفدێک سەردانی بەغدایان کردووە. کاک بڵندە و کاتت باش، لە سەردانەکەتانە بێگومان چەند لایەنێکی گرتبووە لە بەغداد، وەکەوەی کە پێشوەخت باسی پەیوەست بە تۆماری کۆمپانیەکان بکەین. گەشتنە چه ئەنجامێک لە سەردانەکەتاندا بۆ بەغدا؟ بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ بینەرانی کورتساتی ئازیز. طبعاً لە چارچێوەی بەرنامە و ئامانجەکانی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان یەک لە بەرنامەکان ئەوەیە کە توندوتۆڵکردنی پەیوەندیەکانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی فدرال بەرەو باشتر و ڕێکتری بخەینەوە لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیان و کەمکردنی ڕۆتین و هەروەها سوودمەندبوونی بازرگان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەو ڕێکارانەی لەو ئیمتیازانەی کە حکوومەتی عێراقی فیدرال پێشکەشی بازرگانان و هاوڵاتیانی خۆی دەکا. ئێمەش لە پێناو ئەوە وەکو بەڕێوەبەراتی گشتی تۆماری کۆمپانیەکان بە ئامادەبوونی بەڕێوەبەری گشتی پەیوەندیەکانی نوێنەراتی حکوومەتی هەرێمی کوردستان زنجیرە سەردانێکمان ئامادە کرد و یەک لەوانە سەردانی بەڕێوەبەراتی گشتی تۆماری کۆمپانیەکانی عێراق و دەستەی کاغەزە داراییەکانی عێراقی فیدرال و هەروەها سەردانی بانکی ناوەندی عێراقمان کرد. سەبارەت بە کۆمپانیەکان ئەو کێشەی کە سەبارەت بە مۆڵەت هەبوو یاخود بابەتێک گرفتێکی دروست کردبوو بۆ وەرگرتنی مۆڵەت لە هەرێمی کوردستان و لە حکوومەتی ناوەند لە عێراق، ئەمە چارەسەر کرا ئەم بابەتە؟ طبعاً سەردانەکان لە ئاستێکی زۆر بەرز پێشوازیمان لێکرا لەوانە لەلایەن بەڕێوەبەری گشتی تۆماری کۆمپانیەکانی عێراق بەڕێز مجاهد العەفیان ئەو کێشە و گرفتانەی لە نێوان لە پرۆسەی تۆماری کۆمپانیەکان و لە ئاراستەکردنی نووسراوەکانی لە نێوان هەرێمی کوردستان و عێراقی فیدرال دەکرا. پێشتر ئەوەی بۆ نمونە هەر نووسراوێک لە هەرێمی کوردستانیان بە پێچەوانەوە لە عێراق ئاراستە ئێمە کرابە پێویستی بە مانگ و دوو مانگ دەکرد، بەڵام لە ڕێگەی سیستمەکی ئەلکترۆنیەوە کە لەلایەن نوێنەراتی حکوومەتی هەرێم لە بەغداد دانرا توانیمان هەردوو بەڕێوەبەراتی گشتی تۆماری کۆمپانیەکانی هەرێم و فیدرال یەک ببەستینەوە بۆ ئەم مەبەستە هاوڵاتانی بازرگانانی هەرێمی کوردستان و عێراق دەتوانن لە بڕی مانگ و دوو مانگ بە دەدەقە و چارەیەک نووسراوەکانیان بگاتە بەغدای پایتەختی فیدرال و لەوێشەوە بچێتە بەڕێوەبەراتی گشتی تۆماری کۆمپانیەکانی عێراق. و هەروەها یەک لەو دەستکەوت و ڕێککەوتنانەی کە کرا بەستنەوەی سەرجەم داتاکانی هەرێمی کوردستان و عێراقی فیدرال لە ڕێگەی سێرڤەرێکەوە کە لە هەفتەی ئایندە بە پاڵپشت بە هەوڵ هیمەتی هەموو لایەک یەکی دەخەین. ئەمەش کاوا دەکا بۆ نمونە زۆر نووسراو کە لە عێراق دەهاتیان لە هەرێمی کوردستان بۆ عێراق دەچوو پێویستی بە ڕاستی و دروستی و سەحەی سدور هەبوو، بەڵام بە بوونی ئەو داتانە سەرجەم زانیاری کۆمپانیەکان بۆ یەکتر ڕوون دەکرێتەوە و دیارە لە شاشەی کۆمپیوتەرەکان کە ئەمەش وا دەکە ئاسانکاری لەو مراسەلاتانە بکرێەوە. هەروەها ڕێککەوتین لەسەر پرۆسەی فەنی و هونەری تۆماری کۆمپانیەکان زۆر باشە کاک بڵندەوە سەبارەت بە کۆمپانیەکان سەبارەت بە کۆمپانیەکانی ئاڵوگۆڕی دراو جاران لە لایەن بانکی ناوەندیەوە کە مەزادی دۆلارێک یاخود دۆلارە فرۆشتێخێتە بازارەکانی
عێراقەوە تا ئاستێک کۆمپانیەکانی ئاڵوگۆڕی درا و لە هەرێمی کوردستان نانتوانین بەشدار بن. لە سەردانتانە بۆ بانکی ناوەندی عێراق لەبارەی و گەشتونەتە چ ئەنجامێک؟ بەڵێ هەر لە میانی ئەم سەردانە سەردانی بانکی ناوەندی عێراقی فیدراڵمان کرد و لەلایەن جێگری پارێزگاری بانکی ناوەندی عێراق دکتۆر ئیحسان شەمران پێشوازیمان لێکرا. ڕێککەوتین لەسەر ئەوەی کە هەر 5 کۆمپانیای ئاڵوگۆڕی درا و لە هەرێمی کوردستان یەک بخرێن و لە فیئەی جیم بکرێنە فیئەی بە 5 کۆمپانیا ئاڵوگۆڕ لێک بدرێن لە یەک کۆمپانیا لە بەرامبەردا ئامادەیان پێشاندا کە هەفتانە زیاتر لە سەر و 2 ملیۆن دۆلار بدەنە هەر کۆمپانیایەکی دەمبچکراو لە ئاڵوگۆڕی دۆلاری عێراقی کە ئەمەش دەستکەوتێکە بۆ ئەم کۆمپانیاوە هەروەها بەڵێنی کۆمپانیەکانە بەپەی پێویستی بانقەکان بەپەی پێویستی هەرێمی کوردستان بانقێکە تا دوان لە هەرێمی کوردستان مۆڵەتی پێ بدەن کە کۆمپانیایکی پشکداری بانکی دروست بکەن بەپەی پێویستی هەرێمی کوردستان و ناوچەکە کە ئەمەش خۆی لە خۆیدا دەستکەوتێکە. ئەمەش دەمەوەی ئەوەتان پێ بڵێم کە ئەم ڕێکارە و ئەو دەمچکردنی کۆمپانیانە تەنها بۆ کۆمپانیەکانی هەرێمی کوردستان نیە بەڵکو بۆ سەرجەم کۆمپانیەکانی عێراقی فیدراڵە دەیانەوێت هەرێمی کوردستانی سەبارەت بە کاغەزەداراییەکان لە بازارەکانی هەرێمی کوردستان لەو بارەوە چه هەوڵێکەیە بۆی کە بازارەکانی وسانیش بێتە بۆرسا کاغەزەداراییەکانی تێدا بفرۆشە ئاڵوگۆڕی پێوە بکرێت؟ بەڵێ هەر لەو سەردانە لەلایەن بەڕێز دکتۆر فەیسەڵ هەیمەس سەرۆکی دەستەی کاغەزەداراییەکانی عێراقی فیدراڵ پێشوازیمان لێکرا هەر لەگەڵ بەڕێزیان بڕیاری ئەوە درا کە بازاڕێکی نیشتیمانی کاغەزەداراییەکان لە هەرێمی کوردستانی عێراق بکرێتەوە جا ئەم بازارە چ نیشتیمانی بی وەکو دام و دەستگایەکی نیشتیمانی حکومی یان کۆمپانیایکی پشکدار بی جا ئەم کۆمپانیای پشکدارە تێکەڵاو بێ حکومەتی تێدابی یان تەنها کەرتی تایبەتی تێدا بگریتەوە کە ئەمەش خۆی لە خۆی دەستکەوتێکی گەورە بوو. هەروەها لە هەمان سەردان باس لەوە کرا کە کۆمپانیا چ پشکداربی یان چ سنوورداربی کە لە هەرێمی کوردستان تۆمارکراون دەتوانن پشکەکانیان لە بازاڕی دارایی عێراق کاغەز داراییەکانی عێراق تەداول و بەنووسین بکەن ئیکتتاب بکەن تا ئەم بازارە لە هەرێمی کوردستان بازارێکی بەهێزتر لە هەرێمی کوردستان دروست دەکرێت بتوانن پشکەکان لەم بازارە بە بازار بکەن و هەروەها ڕەزامەندی ئەوەشیان پێداین کە بتوانین کۆمپانیای فرۆشتنی پشکداری دارایی تایبەت دروست بکەین بۆ زۆر باشە کاک بڵند سپاس بۆ ئەوەی کە لە هەولێری لە ڕێگای لەگەڵمانە سپاس بۆ بڵند محمود بەڕێوەبەری تۆمارکردنی کۆمپانیەکانی هەرێم کە سەبارەت بە سەردانی وەفدێکی هەرێمی کوردستان بۆ بەغدا هەندێک زانیاری پێداین کە لەمە دووە هەندێک لە کۆمپانیەکانی ئاڵوگۆڕی درا هەر 5 کۆمپانیایەک و یەکەخرێ بۆی بتوان بەشدار بن لە خستنەڕووی دۆلار لەلایەن بانکی ناوەندی بۆ بڕی 2 ملیۆن دۆلار. هەروەها بازاری کاغەزەداراییەکانیش لە هەرێمی کوردستان ئەکرێتەوە. هەروەها لەمە دووە ناوی کۆمپانیاکان لە سەر تاسەری عێراق ئەتوانرێت لە هەرێمی کوردستان بۆ خۆی هەر کۆمپانیێک بێ بە ناوی خۆیە بێت ئەتوانێت لە سەر تاسەری عێراق و ناوە بۆ خۆی تۆمار بکات.